شارستانی و پێشڤەچوون نەش هێز و زەنگینیە دەئافرن. هەموو کەسکارن ویتشتی بکن ئارمانج هەکە خواستاوان بێ. بابەتێ مە ئیرۆ لەسەر گرۆپێ خانەسۆر الطەوعی و چاندنا دارارەیە. ئەز بوەڕە الحەکیم فارس. نویسین و ئامادەکردن وەلید عیسا. وەختێ مرۆڤ کارێکی جوان دگوند و باژارت خۆ دەتبینێ تە ئەزمان تێرا سەربلندیە ناکەن. خۆزی هەردەم بابەتێتمە دوو سابان. لەژێر ناوێ گرۆپ خانەسۆر الطەوعی چەند کەج و خۆرد لێک بە حەویان داخزمەتا باژارێ خۆ بکن و چاندنا دارا دەست پێ کرد. حەموود دنایی ژمارە بتر داڕۆنکردن و گوت من و چەند هەوالا مژار لەسەروی بابەتی کرد و وانژی دەست حەونەی مەکرد هەتا مەکاری بوو ئەم پلانە کارێ خۆدەینن. سەدەماوی گرۆپی ئەو بوو چە ئالیەن حکومی پاغاخوا بە پێشڤەچوونا دەڤەرێنەت کرد. مەدید بارێک لەسەر ملێما ئەم لەخوا و ئاخاخوا خۆدی دەرکەون. ئیرۆژە هەموو ڕۆژا بتر دەڤەراما حەوجەی مایە. مەشدارە و چاندنێ دەست پێ کرد. ژبەر وەختێتە دارێک چاند تە ژیانێک لەسەر زەمین چێ کرد و تە ژیاندا چووک و بالەفڕا و هەوایەکی پاقش و دیمەنێکی جوان. ئەمە بخۆرات بن بە کۆمکردنا دراف و لڤان پلانێن خوا خەرج دکن. هەنە کەساتی و خەلکێ مەیل دەرڤەژی دەستی هاریکاریە ژمارە درێژکرینە لێنەوەکە خەلکێ باژێری خانەسۆری. گرۆپێمە ئەم بەترنجی 40 کەسە و بەربزێ دەبوونیە. لە ناو ماڵاندا وەختێ مەدار چاندین هەر زارۆکەکی لوێزی کاکێ مەدارێکە بناوێ و چێ کرد. دا ئەوژی ڕێیا باش بشۆپینێ و ژیانێ بدەوێ دارێ. ئەم لەڤەر ناسەکنن و بتر پلان لە بەردەستێمە هەنا و چە حەوجەداریە خەلک و باژێڕێ مەبێ ئەم لڤرن ژی خسمە دێرە. بڕاستی ئەف کەسێنها و گرۆپێنها جیهێ ڕێزێنە. بناوێ من و گرۆپێ من ژ دل سوپاسی وەڕە. سلاف.